راپۆرتی شیکاری سیاسی پلنۆمی دەیەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بەشی دووهەم. ئێران لە دوای شەڕ چاوەڕوانیەکان و ئەرکەکانی ئێمە. پێشەکی کۆتایی هاتنی بەکردەوەی شەڕ و فەرمیبوونی ئاگربەز نابێت وەک جێگیربوونی ئاشتێکی بەردەوام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیر بکرێت. ئەوە ئێستا لە ئارادایە سەر لە نوێ ڕێکخستنەوەی هەمان قەیرانی پێشووە بە شێوازێکی تر. تێگەیشتن لەم جیاوازیە بنەمای هەر شیکاری و استراتیژیەکی کردەیە. ئەم راپۆرتە تیشک دەخاتە سەر هۆکارەکانی ئەم ئاگربەستە و کاریگەریەکانی لەسەر ڕێکخستنی هێزەکانی ناوچەکە و ناوخۆی ئێران و ئەرکەکانی بەردەواممان ڕوون دەکاتەوە. پێویستی ئاگربەست و لێک تێگەیشتن. ئەو بارودۆخەی کە ئیمکانی ئاگربەستەکەی ڕەخساند و لایەنەکانی ناچار کرد لە ڕاستیدا لە هەمان لۆژیکی مادیە و قەیرانەوە سەرچاوە دەگرێت کە بنەمای شەڕەکەی بە پێویست زانی بوو. لەگەڵەوەشدا ئەمریکا و هێزە ناوچەیەکان مەیلیان لە بەردەوامبوونی شەڕەکە نەبوو، تێچووی قورسی یابووری، نائەمنبوونی بازاڕەکانی وزە و گەشتیاری دەریایی لە کەنداوی فارسەوە تا دەریای ناوەڕاست و پێویستی سەرمایە جیهانی بەلانی کەمێک لە سەقامگیری بۆ قازانج بەدەستهێنان لە زومرەی هۆکارەکانی ئەم بێمەیلیە بوون. ئیسرائیلیش سەرڕای حەزی لە بەردەوامبوونی شەڕ بەهۆی وابەستەی زۆر بە پاڵپشتی ئەمریکا ناچار بوو لەگەڵ ئەم ڕێکەوتنامەیەدا هاوڕا بێت. سەرڕایەمەش بەردەوامی شەڕەکە دەیتوانی ببێتە هۆی گۆشەگیری نێودەوڵەتی زیاتر و شاری ڕایگەشتی جیهانی و تەنانەت خۆڵبوونەوەی کلێن و ناکۆکی ناوخۆیی لە ئەمریکا، لەوانە پەرەسەندنی کلێن لە نێوان ڕایگەشتی کابینە و شەخسی ترەمپ و ئیسرائیل. خاڵی دووەم ڕێکەوتنامەی نوێ و گۆڕانکاری لە ئارایشی هێزەکاندا. پرسیاری سەرەکیەوە نییە کە ئایا کۆماری ئیسلامی ئیمتیازی زیاتری وەرگردیان ئەمریکا، بەڵکو ئەوەیە کەم ڕێکەوتنامەیە چ گۆڕانکاریەک لە ئارایشی هێزە چینایەتی و سیاسەکانی ناوچەکە و لە هاوسەنگی هێزی ناوخۆی ئێراندا دروست دەکات. ڕێکەوتنی بەرجام لە ساڵی 2015دا تەنیا ڕێکەوتنێکی تەکنیکی ئەتۆمی نەبوو، بەڵکو کرانەوەیەکی ڕێژەیی ئابووری بە دوای خۆی داهێنا. تەکنوکراتەکان و بۆژوایی لیبراڵڕانتی و بە شێوەیەکی کاتی بەهێز کرد و هێزە تونڕەوەکانیشی تا ڕادەیەک پەراوێز خست. بەرجام لە بارودۆخێکدا پێگات کە ئەمریکا لە چوارچێوەی نەزمێکی تا ڕادەیەک سەقامگیردا کاری دەکرد و بۆ کۆنتڕۆڵکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران و کۆماری ئیسلامیش بە دوای کەمکردنەوەی گەمارۆکانەوە بوو بە مەبەستی بەردەوامبوونی هەمان مۆدێلی سەرمایەداری ڕانتی سەربازی. بەڵام ئەم ڕێکەوتنە نوێیە دوای شەڕێکی ناوچەی ڕاستەقینە و لەسەر بەستێنی قەیرانی قوڵی سەرمایەداری جیهانی کێبڕکەی ئەمریکا و چین و زیان گەیشتن بە نەزمی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێک دێت. ئێمە لە بەردەم قۆناغێکی نوێ لە قەیرانی هێژبوون وەتا باڵادەستی لە ناوچەکە داین، نەگەڕانەوە بۆ ئەو دۆخە تا ڕادەیەک سەقامگیرەی کە ساڵانی 2013 تا 2016. ئەم ڕێکەوتنامەیە کۆتایی قەیرانەکە نییە، بەڵکو داڕشتنەوەیکی نوێیە لە هەمان قەیرانی ناوچەی. خاڵی سێم فاکتەرە سەرەکیەکان لە ئارایشی نوێی ناوچەیەکەدا. عەرەبستان و وڵاتانی کەنداو. ئەم وڵاتانە بۆ بەرهێنانی گەورە لە پرۆژەکانی وەکو شاری نیئوم و ناوچە ئازادەکان وابەستن بە سەقامگیری نرخی نەوت و ئاسایشی ڕێڕەوەکانی گەشتیاری دەریای. نزیکبوونەوەی ڕێژەی عەرەبستان و ئێران و پەیوەندی لەگەڵ چین لە چوارچێوەی پرۆژەی کەمەربەند و ڕێگە نیشان دەدات کە ئەم وڵاتانە بەدوای یاریکردن لە گۆڕەپانی چەندین هێزدان، نەک تەنیا گۆڕەپانی ئەمریکا. ئەمریکا و ئیسرائیل. ئەمریکا دەیەوێت کۆنتڕۆڵی ناوچەکە بپارێزێت و باڵادەستی تەواوی پترۆدۆلار زیندۆ بکاتەوە، بەڵام لە شەڕێکی ماندووکەری نوێوە نەگرێت. بەڵام دەوڵەتی ڕاستڕەوی ئیسرائیل بە پشتبەستن بە ناسیۆنالیزمی تونڕە و دەیەوێت پرسی کۆماری ئیسلامی بە توندوتیژی و هەرچی زووتر یەکلایی بکاتەوە. کۆماری ئیسلامی تووڕەیی یان بڵێن هێزە بە وەکالەتەکانی کۆماری ئیسلامی لە حیزبوڵڵا و حوسیەکانەوە بگرێت تا هەندێک گروپی عێراقیش بەشێک لە زەربەکانیان بەرکەوتووە. تێچووی دارایی لۆجستی و سیاسی پاراستنی ئەم تۆڕانە بەرز بووتەوە. لە کاتێکدا لە ناو خۆی وڵاتدا هەژاری هەڵاوسان و ناڕزایەتی بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. ئەم دۆخە دەرفەتی ئاشکراکردنی ماهیەتی دژەنەتەوەی و دژە چینایەتی ئەم سیاسەتانە لە ڕێگەی دژوازی نوێوە تێچووە و دەرەکی و پێداویستە ناوخۆیەکان دەڕەخسێنێت. ڕووسیا و چینیش ئەم دوو زلهێزە ئەڵتەرناتیڤی دژە سەرمایەداری نین، بەڵکو هێزی سەرمایەداری دەوڵەتین کە لە کێبڕکێ لەگەڵ ئەمریکادا قازانج دەکەن. بەڵام لۆژیکی قازانج و بازار
بەرهەم دەهێننەوە. هیچ کامیکیان حەز بە نائەمنی و ناسەقامگیریەکی کۆنتڕۆڵ نەکراو ناکەن. ئەوروپا بە پێشەوانەی سەردەمی بەرجام ئەوروپا ئەم جارە زیاتر پاشکە و شوێن کەوتووە. قەیرانە ناوخۆیەکانیان لە وزە و کۆچبەریەوە بگرە تاگەشەی ڕەوتی ڕاستی تونڕە و توانای مانۆڕی ئەوانی کەم کردوێتەوە. خەڵی چوارەم کاریگەری ڕێکەوتنامەکە لەسەر پێکهاتەی ناوخۆیی کۆماری ئیسلامی. بەردەوام مانەوەی کۆماری ئیسلامی لە شێوازی ئێستایدا ڕێگە چارەی ئابووری نییە و ڕێگا چارە سیاسیەکەشی قەیرانی سیاسی بە دوای خۆیدا دەهێنێت. کۆماری ئیسلامی ڕژێمێکی سەرمایەداری ڕانتی نظامی ئایدۆلۆژیە. ڕێکەوتنامەکە ئەم ماهیەتە ناخاتە ژێرپرسیارەوە بەڵکو تەنیا شێوازی بەڕێوەبردن و مانەوە هەموار و دەستکاری دەکات. کەمێک نەرمی لە سیاسەتی دەرەوەدا بەبێ کرانەوەی یان کرانەوەی ڕاستەقینەی فەزای سیاسی بڵین حاکمیت لە جیاتی چارەسەرکردنی قەیرانەکە شێوازی بەڕێوەبردنی قەیرانەکە دەگەڕێت. ئەم قەیرانە چەند ڕەهەندەوە تەنانەت بە کەمبوونەوەی گوشاری دەرەکەیش وەکو خۆیان دەمێننەوە. بریتین لە قەیرانی مەشروعیەت لەگەڵ میراتی ئاخێزی ساڵەکانی 96 98 1401 404 و قەیرانی ئابووری لەگەڵ هەڵاوسان بێکاری و داڕمانی بەهای دراو. قەیرانی پەیوەندی دەوڵەت لەگەڵ کۆمەلگا، قەیرانی ژینگەیی و قەیرانی سندوقەکانی خاننشینی. ئەمانە نیشانەکانی سەرمایەداریکی پەراوێزی ڕانتین کە ناتوانێت سەقامگیری کەڵەکەکردنی بەردەوام دەستەبەر بکات و بەردەوام لە نێوان ڕاند بەخشین بە تۆڕەکانی دەسەڵات و سەرکوتی تونند و تیژی ناڕزایەتی کۆمەڵاتیەکاندا دێت و دەچێت. حکومەت پێ دەچێت دوای ڕێکەوتنامەکە کۆمەڵێک بەڵێن بهێنێتە ئاراوە. ئازادبوونی بەشێک لە دارایە بلۆکراوەکان، زیاتر بوونی فرۆشتنی نەوت، چالاکبوونی پرۆژە گەورەکان و کەمبوونەوەی ڕێژەی گەژی لە بازاڕی دراودا. بەڵام لە پێگاتەی ئێستادا ئەم کرانەوەیە پێشەوەی بگاتە سەر سفرەی خەڵک سەرفی قەرەبووکردنەوەی کورتهێنانی بودجەی دەوڵەت، بەهێزکردنی دامەزراوە ئەمنیەکان، زیادکردنەوەی کۆمپانیا نیمچە دەوڵەتیەکان و پێدانی ڕاند بە بەڵێندەرانی نزیک لە دەسەڵات دەکرێت. ئەنجامی ڕاستەقینە بریتی دەبێت لە دابەشکردنەوەی ڕاند لە نێوان سپا و تۆڕە ئابووریەکانی بنیادنەرەکان یان بنیادەکان، بەڵێندەرە گەورەکانی نەوت و گاز و توێژە بۆ ژوایەکانی بازرگانی سەربەدەستەڵات. بەڵام لە خوارەوە هژاری بێکاری گرێبەستی کاتی، قەیرانی نیشتەجێبوون، داڕمانی سندوقەکانی خاننشینی و نایەکسانی چینایەتی وەکو خۆی دەمێنێتەوە. ئەزمموی کۆماری ئیسلامی نیشانی داوەکە کەمبوونەوەی گوشاری دەرەکی نەگەر بەواتای کرانەوەی فەزای سیاسی ناوخۆ نەبووە، بەڵکو جاروبار پێچەوانەکەیشی ڕاست بووە. حکومەت کە تا ڕادێک خەیاڵی لە مەترسی دەستێوەردانی دەرەکی ئاسوودەتر بووە، تونند و تیژتر لە ڕابردوو دەستی کردو بە سەرکوتی ناوخۆیی. دوای ڕێکەوتنی ئەم دوایە ژەگەریەوە هەیە کە کۆنتترۆلی شەقام تونتر بکرێت، گوشار لەسەر چالاکۆنانی کرێکاری، معەلیمان، ژنان، خوێندکاران، خاننشینان و ڕۆژنامەنووسان زیاد بکات. ڕێکخراوە سەر بۆ خەڵکان بکەونە ژێر زەبر، واتە تونتربوونەوەی سیاسەتەکانی سەرکوت لە ئێستادا نیشانەی زاڵبوونی سەرکوتە، بەڵام یارمەتیدان بە باشتربوونی بژێوی خەڵکیش ئەگەرێکی چاوەڕوان کراوە. و لەناو پێکهاتی دەسەڵاتدا پاکتاوکردنی نوێ بە مەبەستی لادان و لە مەیدان بە دەرکردنی ڕکابرە ناوخۆیەکان بەڕێوە دەچێت. ئارامی لە بەرەکانی شەڕ دەکرێت پەرسەندنی تونند و تیژی و خەفەقانی لە ناوخۆدا بەدواوە بێت، مەگەر ئەوەی کە گوشاری ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان پێچەوانەکەی بسەپێت. خاڵی پێنجەم ڕەوتە ناوخۆیەکانی کۆمەری ئیسلامی و کەش و هەوای چاوەڕوانی لە کۆمەڵگادا. لە ناو کۆماری ئیسلامیدا دوو ئاڕاستە بەرچاوتر دەبن: ڕەوتی تونڕە و ئایدۆلۆژی. هەر چەشنە ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا بە خیانەت دەزانێت و نیگەرانی پێگەی ئابووری خۆیەتی لە دابەشکردنی ڕانتی نوێدا. ڕەوتی پراگماتیک یان ئەمەلگەرە بۆ پاراستنی نیزام، کەمکردنەوەی گوشاری دەرەکی بە پێویست دەزانێت و دەیەوێت بیسەلمێنێت کە بازنەی بەرتەسکی دەسەڵات دەتوانێت لەگەڵ ئەمریکادا مامەڵە بکات بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریەک لە ماهیەتی دیکتاتۆری ڕژیمدا بکات. جیاوازی ئەم دوو ڕەوتە لەسەر شێوازی مانەوەیە، نەک ماهیەتی نیزامەکە. هەردووکیان لە پاراستنی پێگاتەکە ڕێگریکردن لە دروستبوونی هێزی سربەخۆی جەماوەر و کۆنتترۆلکردنی بزوتنەوە کرێکاریەکان، ژنان، گەنجان و نەتەوە بندەستەکاندا بەرژەوەندی هاوبەشیان هەیە. یەکێک لە دەرئەنجامە کورتخایەنەکانی ڕێکەوتنامەی ئەم دوایە و بەردەوامی دانوستانەکان بریتێ لە دروستبوونی کەش و هەوای چاوەڕوانی لە ناو بەشێک لە کۆمەڵگادا. خەڵک دەپرسن
ئایا دۆلار دادەبەزێت؟ ئایا هەلی کار باشتر دەبێت؟ و ئایا هەڵاوستان کەمێک کۆنتترۆل دەکرێت؟ ئەم چاوەڕوانیە دەکرێت بە شێوەیەکی کاتی ڕیتمی ناڕزایەتیەکان خاو بکاتەوە، بەڵام بەردەوام نابێت بە مەرجێک لە ژیانی ڕاستەقینەی خەڵکدا لەسەر سفرە و لە ناوەندەکانی کاردا گۆڕانکاریکی بەرچاو دروست نەبێت. کۆمەڵگەی ئێران چەندین جارەوەی ئەزمون کردووە کە کۆماری ئیسلامی هەوڵ دەدات ئەم قۆناغی چاوەڕوانیە هەرچی درێژخایەنەتر بکاتەوە. نمونەی قۆناغی 8 ساڵەی دوای کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق.